سڵاوتان لێ بێوم کاتان باش خولی 15 منی پێشانگای نەدەوڵەتی سلێمانی ئەمڕۆ دەستی بەکارەکانی کرد لە شاری سلێمانی بە بەشداری زیاتر لە 150 کۆمپانیای ناوخۆیی و بیانی وتەبێژی پێشانگاکە وەرەگرم زریان محەممەد کاک زریان سڵاو دەبێ پێشانگای نێودەوڵەتی سلێمانی خولی 15 منی چی جیاوازە لە پێشانگەکانی تر فەرموو. دیارەمە خولی 15 مینی پێشانگای نێودەوڵەتی زیاتر لە 150 کۆمپانیا لە 12 وڵاتی جیاوازەوانێ بەشداریان کردووە. ئێمە لە ناوخۆی لە هەرێمی کوردستانە کۆمەڵێک بازرگان و وەبەرهێنی گەورەمان هەیە و ئەو بازرگانە نەتوانیویانە براندە جیهانەکان بێنە هەرێمی کوردستانەوانێ واتە هی وڵاتەکانی ئەوروپا، ئەمریکا، سین، تورکیا، ئێران ئەمانە ئەم سوودی ئەوەیە بۆ شاری سلێمانی لە بەشداریکردنیان لە پێشانگایانەدا بەشێکی زۆر لە هاوڵاتیان سەردانی ئەکەن و لە نزیکەوانێ ئاشنابن بەو بەرهەمەنویانەی و کۆمپانیا هەیەی و لە ڕوویەکی تریشەوانێ بازرگانەکانی خواردی و عێراقەوانە سەردانی هەرێمی کوردستانەکەن و براندەکان ئاشنا بێ پێیان و لەگەڵیشیە وەکالەت وەرەگرن بۆ ئەو شارانەی خواردی و عێراقەوانەیە. گرنگی تریم پێشانگای لەوەدایە کە ئەتوانێت دەرفەتێکی کاری باش دروست بکات لە شاری سلێمانیدا و بازاڕێکی باشەکاتەوانێ بە شاری سلێمانی چونکە کۆمەڵێک میوان و خەڵکانێکی زۆر لە عێراق و لە وڵاتانی دراوسێ و لە شارەکانی تری هەرێمی کوردستان و سەردانی شاری سلێمانیەکە و ئەمێن نەوانێت لە وتێل و ڕێستۆرانت و چێشخانەکانەکە ئەمە دەرفەتێکی باشە و بەشێکی زۆریش لەو پێشانگانی کە کۆمپانیانی بەشداریان کرد لە پێشانگاکەدا خەڵکیان پێویستە وەکو دەرفەتی کار کە ئەمە گرنگیی باشی هەیە و ئەم پێشانگای ڕۆژانە لە کاتژمێر دەی سەر لەبانی تاوکو حوتی ئێوارە ئەکرێتەوەی هاوڵاتیان ئەتوانن لە نزیکەوانی ئاشنا بن. جیاوازێکی تر لەم پێشانگایدا بەشداریکردنی کۆمپانیەکانی وەبەرهێنانە واتە دروستکردنیەکەی نیشتە جێبوونەکان کە ئەمە هاوڵاتیان بەلایەنەوە زۆر گرنگە بۆ ئەوەی کە لە نزیکەوانێ لەگە خاوەنی پرۆژەکان خاوەنی یەکە نیشتە جێبوونەکان قسە بکەن لەسەر ئەو شێوازی کێش ئەو یاخۆ بڵین فرۆشتن و قیست و شتانی کە هەیەە. زۆر جار وێنەیەکی وا لای هاوڵاتیان دروست بۆ کە ئەم پێشانگای نێودەوڵەتانە زیاتر بۆ سەرمایه‌دار و بازرگان و کۆمپانیەکانەوە تا هاوڵاتی یاسایی سوود دەبینن لەم پێشانگای نێودەوڵەتیان. خۆی بە گشتی کردنەوەی هەموو جۆرە پێشانگایەک تایبەتمەندیەکی خۆی هەیە و شێوازێکی تایبەتی هەیە کە چۆن مامەڵی لەگەڵا ئەکرێت ئایا چ کاتێ پێویستە هاوڵاتیان سەردانی بکە. ئێمە لە شاری سلێمانی یاخود لە هەرێمی کوردستانە ڕاستە لەوانەیە ئاشنا نەبوو بێتین هاوڵاتی ئاشناون نەبوو بێ بە تەواوی بە کللتوری پێشانگاکان چونکە هەندێک پێشانگا هەیە کاڵی نێودەوڵەتی ئەمە بۆ براندینکردنە یاخۆ بۆ ناساندنی مادەکانە بۆی کە بتواندرێ ئەو کۆمپانیایە وەکالەتی خۆی ئەو مادەی کە هێتی بیا بە ئەو بازرگانانی کە لە هەرێمی کوردستان و عێراق کارەکەن. بەڵام هەندێک پێشانگای تر هەیە تایبەتمەندی خۆی هەیە کە بۆ فرۆشتنە واتە هاوڵاتیان لەو کاتاییان سەردانی ئەو پێشانگایەکەن ئەو بازرگانە ئەو کۆمپانیای خۆی ئامادەکردو بۆ فرۆشتنی کاڵاکانی واتە هاوڵاتیان دوو جۆر ئەبێ جیاوازی بکەن لە نێوان ئەو پێشانگایانی کە هەیە. بۆ نمونە هەندێک جار هاوڵاتی ئەتوانێت کە ئەوترێت ئەمە فستیڤالێکی فرۆشتنە هۆیان خواردنە کەواتە هاوڵاتی ئەتوانێت سوودمەند بێ لە کڕین و ئەو خواردن و ئەو پێداویستیانە. بەڵام لە پێشانگای نێودەوڵەتیدا هەندێک جار هەیە تەنها کۆمپانیەکان براندین واتە نمایشی بەرهەمە تازەکانیان نەکەن کە لەو ماوەیە بەرهەمیان هێنا. پێشانگاکەی ئەمڕۆ پێشانگای نێودەوڵەتی سلێمانی خولی 15 مین کە خۆتەڵی زیاتر لە 150 کۆمپانیای ناوخۆیی و بیانی تیا بەشدارن زیاتر چی نمایش کراوە تا کۆمپانیانە چیان هێناوە؟ ئەو کۆمپانیانە ئێستا کۆمپانیامانەیە لە بواری خواردنە ئیشەکان نوێترین ئەو بەرهەمە ئەو جۆرە خواردنی کە هەیەیە ئەو خواردنەوانی کە هەیەی هێناوێتی لەم پێشانگای نمایشی کردو هاوڵاتیان لە نزیکەوانێ هەم تامیەکەن هەم بەرکەوتنیانە بێ لەگەڵ جۆری و کاڵایی کە هەیەیان ئەمە یەکێکە لەو سوودانەوە. کۆمپانیای ترمان هەیە لە بواری پێداویستی و کەلوپەلی ناو ماڵایە کە ئەمە تازەترین جۆری براندەکەی کە لە ناو بۆ دروستی کردو نمایشێکە کە هاوڵاتی لە نزیکەوە توانێت بەرکەوتنی هەبێ لەگەڵ ئەو جۆرە دروستکردنەوە هەروایە کە نیشتە چێبوونەکە کە باسمان کرد ئەمە هاوڵاتی لە نزیکەوانێ سوودی لێ ئەبینێت چونکە لەگە خاوەنی پرۆژەکە ڕاستەخۆ توانێت قسە بکە گفتوگۆ بکە لەسەر کەم و کوڕەکان کە هەیەەوە کۆمەڵێک ئۆتۆمبیل لەسا ئەم بۆ ئەم جارش کۆمەڵێک کۆمپانیای ئۆتۆمبیل نمایشی ئۆتۆمبیلەکانیان کردووە هاوڵاتی لە نزیکەوانێ ینی لەگەڵ خاوەنی بەڕێوەبەرانی ئەو پێشانگایانە ئەو کۆمپانیانە قساکەن و زانیاری وەرەگرن.